دەمێها باش بیتن هێژان ئیماندار باز دیگەل هەوەیە بە دیبەیتێکە تایبەت ئەف شەوە لەسەر بکار ئینانا مادەین هۆشبەر لە هەرێما کوردستانê کوردستان دکیژان قوناغێدایە bi dirêjahiya dîrokê dijminan bi cînosayt enfal û derbederkirin û asmîlekirinê neşiyane Kurd û Kurdistanê tune bikin şîraza komalayetî têk bidin bi hatina Daişê jî amajayekê gelekê xurt bû ku armanca dijmin ji vê meseleyê çi bû herî dawî em behsa bikarînana madeyên hûjber dikin ku welatê me di qonaxa bikarhêneriyê de derbasî qonaxa tranzîtê bûye an ku ji vir madeyên hûjber derbasî welatên cîran jî dibin welatên me yên cîran li derdora me بحث آمارین گلکین ماترسیدار دیکن هرما کردستان جوان هجماران به پار نینه دناوا 4 سالان دل هرما کردستان زیادتر 6000 کسان دناوا 5 میلیون 6 میلیون کسان هاتنه دزگیر کردن دست سر کردن زندانان دانه جبر کمادین هجبر بکارینانه یانجی بازرگانی پیکرنه اری دستی که دناوه مسئله ده هیا افیاسا تازه درکتی لهرما کردستان حتی چرا ده کی شیایه و دیارده کم بکتن اری براستی نهاجی دیارده یان بوی حالت گلک آمارین ماترسیدار هنه جدست بک افسال حتی نها زیادتر 1000 کیلوگرم مادین هوشبر لهرما کردستان دست بسرده هاتیه گرتن کو زیادتر 17 جورین ویبونه دناوا زندان کریان دا جن زاروک جی هنه دچاک سازیان دا جن جی هنه کو بکار هنرین مادین هوشبرن آمارین ماترسیدارن اری باشه حکومت هرما کردستان چه پلانک هیا جبو کنترل کرنا و مسئله دموگرافی هرما کردستان حتی چند هاری کاره که هرما کردستان جالی دشمن و بهت بکار اینان و هدی اف هجمارا کو امجه بحث دکین آنها که 5-6 میلیون کسان زیادتر 50,000 کسان حال حاضر دبیجن بکار هنرین مادین هوش برن اری چما او چاک سازین کو تدا چاره سری یان جوه که زندانی دهنه بکار اینان او کسین کو مادین هوش بر بکارتینه هر وهای بازرگانی پیت که دیگ جهیدانه چما لکردستان دما کو کسک لسر بویرن ترافیک بهت دزگیر کرن پشترا دبیتا بکار هنر مادین هوش بر لسروان پرسیاران و گلک پرسیاره دی پلان حکومت هرما کردستانه او پروژه اکو آنها آمادت کن کو جبو بودجه افسال تایبت به هرما کردستانه چه بودجه اکته دهاتی ترخان کرن جبو برهنگاربونا مادین هوشبر کو افریقا روژا جیهانیه پشتی 34 سالان همو دنیا لسروی مجاری حکومت کتنه لولاباته داد و بیداد نکارینه کنترل بکن اری حکومت هرما کردستانه جو خوب باوره دکاره کنترل بکن میوانین من هنه از دجوان بپرسم برئیس وزیر تندرستی دکتر سامان برزنجی یلک بخیراتی و میوان منه هر وها وزیر کاروبارین کمالاتی خاتینا کوهستان محمد جی سلیمانی دوش زور بخیر به خاتون کوهستان هر وها لیوا کیوان توفیق ریوبریا روبروبونا مادین هوشبر میوانین منین هیجا یلک بخیراتن سرچاوا برئیس جناب وزیر بریار بوکو لگوری اویاسایا روبروبون یانجی برهنگاربون آمادین هوشبر هرما کردستان سنترین تایبت بهنه وکرن جبو چاره سرکرنا وان کسان اوین کو مادین هوشبر بکارتینن تعامل دیگل وان نهتا کرن وکی زندانی صدم چبونه حتی نوکه نشیای نوان سنترا وکن براستی پلان هوا وکی وزارت تندرستی وزارت کاروبارین کمالاتی به همه هنگی دیگل وزارت دی کنگی ده اف سنترا بهت دانان زور سپاس شوتان باش دیاره درچونی یاسای برانگاربونوی ماده هوشبرکان و کارتکار عقلکان که اوانش رکاری ئالوودەبوون و خوگرتنی تێدا لە ناو کۆمەلگادا هەیە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچوو پەسەند کرا و ڕێکارەکانی جێبەجێکردن دەستی پێکردو بە تایبەتی ژێمە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی وەکو 26 حوزەیران ڕۆژێکی جیهانیە لە جیهاندا ئەم ڕۆژە مەبەستی تێدا هەیە حکومەتە خۆی تێدا هەیە کە ڕۆژێک لە تەقویمی ساڵدا بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دابدرێ ئەمەمانای وایە مادە هۆشبەرەکان ترسناکیە لەسەر جیهان لە وڵاتانی پێشکەوت و زیاتریش لەگەڵ عولەمە و لەگەڵ پێشۆچوونی دنیای تەکنەلۆجیا و جموجۆڵی نێوان وڵاتان ئەم دیاردەیە زیاد بۆ بە نەخۆشی دادەندرێت لەلایەنی پزیشکیەوە بۆیە دەرچوونی یاسایەکە خۆی چوارچەوەیەکی یاساییە بۆ هەڵسوکەوتکردن و چۆنیەتی ڕێکارەکانی برەنگار بنەوە ئەم یاسایە بەمانایە نایە تەنها بۆ سنتەرێک یاسایەک دەرچوو بێ یان تەنها مەبەستێدا دروستکردنی سنتەرێک بێ ئەمە بەشێکی بچووکە کۆمەڵێک و ژمارەیەکی زۆر لە ڕێکاری تری تێدایە بۆ بەرەنگار بوونەوە
طبعا یاسایەکە لە 50 مادە پێک دێت و لە زیاتر لە 52 بڕگەی لە خۆ دەگرێن 50 مادێ لە دە بەش پێک دێ بەشەکانی پێناسەکردنی مادەکان چی ئەمە پێشەم شتێک وەک وەزارەتی تەندروستی تعریفەی ئەو لیستانەمان کردووە دە لیستەیە لەسەر سێ جۆر لە ڕووی ترسناکیەوە دابەش دەکرێت دە لیستە تعریفەی ئەم لیستە و ڕێکارەکانی چۆنیەتی گواستنەوە و مۆڵەت پێدان و هەناردەکردن و هاوردەکردن و دواترکردنەوەی بەشێکیش کە لە بەرنامەمانە ئێستا ئێمە دەست بەجێ ئەو بەشە دەکەینەوە لە بەڕێوەبەرایەتی کوالتی کۆنتڕۆلی جۆری و هەروەها دانانی لێژنەی باڵا کە ئەمڕۆ ئەم لێژنەیە دەست بەکار بوو وەکو لێژنەیەکی باڵا لە هەرێمی کوردستان بۆ دەستپێکردن بە ڕێکارەکان دروستبوونی ئەو سندوقە لە یاساکەدا باسی دەکات سندوقی ئەو سزا و غەرامە و داهاتانەی کە لە دەست بەسەرداگرتنی ئەم بابەتە دەبێتە داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان لەو سندوقەوە لە خزمەتی توشبووان و چارەسەربوون و ڕاهێنانەوە خەرج دەکرێتەوە ئەمانە هەموو ڕێکارێکن لەگەڵ ئەوەش دانانی دەرمانساز و پسپۆڕی تایبەت بەم بوارە لە سنوورەکان بە تایبەتی بۆ دکتۆراگەم ئەم لەسەر هەموو بڕگەین یاسای باڤینگەلەکە درێژە یا پرسیار لێرە ئەوەیە بە تایبەتیش بووان کەسێن کۆمادەین هوشبەر لە هەرێما کوردستانی بکار ئینانە نەهادە چاکسازیاندانە وەکی زیندانی تعامل دەگەل دێتەکردن ئەف سنتەرێ هەنێک و بڕیارە دەبێ یاسایە داهاتی خۆ یاسایەکی کۆن هەبووە بەرکار بوو لە ساڵی 1967 دواتر لە 2017 ژمارەی 50 هەموارکرا بەڵام یاسای تایبەت بە هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکە لە 2020 کە ئێمە نزیکەی 5-6 مانگ دەبێم یاسایە بەردەستە ئەم یاسایە تەنها بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییەوە دەست بەجێ دروستبوونی سنتەرەکەنی وەکو باسمان کرد چوارچێوەیەکی یاساییە لە هەمووی گرنگتر لەم یاسایە تاوانبار جیا دەکرێتەوە لەو کەسێک کە ئاڵوودە بووە و توش بووە شەرنی ئەوەی تاوانبارە ئەوەیە کە بەدەستی ئەم قەست بڵاوبوونەوەی ئەم مادانە دەکات خەڵکیتر فێر دەکات بازرگانی پێوە دەکات دەهێنێت و مەبەستدارە مەبەستێکە وەکو لەلایەن دەستگا ئەمنیەکان پێ دەڵێن تیرۆری سپیە بەڵام ئەوەی کە توش دەبێت وەکو توشبێکە ئەمە ناکرێت لە کۆمەلگا بە یەک جاری دەستی لێ بشورێتەوە دەبێت ئەمە ڕابهێنرێتەوە چارەسەری بۆ بکرێت و بێتەوە ناو کۆمەلگا وەکو کەسێکی ئاسایی بۆیە ئەم سنتەرە زۆر گرنگە و ئەمە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری کوێستانخان لە هەماهەنگی باشین لێژنەکماندانەوە بۆ دیزاینکردن و ئامادەکردنی دەرخستەیەک چونکە یاسا ڕێگەی داوە تا 2 ساڵی تر ئەم سنتەرە دروست بکرێت و سنتەری ڕاهێنانەوە و لەو کاتەدا ئەم یاسایە ڕەهەندێکی گرنگی تێدایە خۆی کەسی توشبوو دەتوانێت بێت بڵێ من توش بوومە و ڕابهێنرێتەوە و چارەسەری پێ زۆر بگرێت نەوە گۆک تاوانبارێک یعنی لێرە حتا 2 ساڵە دیاف سنتەرە ناهێتە دانان ماناوی نییە دەڵێن لە ماوەی 2 ساڵ چکە یاسا کە دەردەچێت لە ماوەی 90 ڕۆژ دەچێتە بۆ ئێمە ئێستا ڕشنووسی پەیڕە و ڕێنمایەکانی جێبەجێکردنمان ئامادەکردەوە لێژنەی باڵایەکە دانراوە ئەم لێژنەیە ڕاستە وەزارەتی تەندروستی سەرۆکایەتی ئەم لێژنەیە دەکا بەڵام لێژنەکە پەیوەنددارە بە زۆر 6 تا 7 وەزارەتی دیکە لەگەڵ داوام دەستگای پەیوەندداری تریش وەزارەتی تەندروستی ڕێخستنی مۆڵەتی هێنان و بردن و گواستنەوە و جموجۆڵی ئەو مادانە دەکات چکە مادانە شەرت نییە تەنها بۆ ئاڵوودەبوون و بۆ مەبەستە تیرۆریەکەی بەکاربێت و مەبەستە ئەم مادانە مادەی پزیشکین بەکاردێ لە داوام دەستگای پزیشکی لە نۆڕنگەکان لە نەخشخانەکان مادەی چاندنی ڕۆک و جۆرەکانی تێدا ئەو مادانە بۆ مادەی خامی سەرەتاییە بۆ دروستکردنی چەندین بابەتی تر لە کارگەکاندا بۆیە وەزارەتی تەندروستی ڕێخستنی ئەم بوارە دەگات لە لەرگەی ئەم بۆردا ئەم لیژنە باڵایەوە ئەحکامی خۆی تێدا هەیە ئایا ئەم کەسەی توش بووە تاوانبارە بە تاوانەکانی گواستنەوە هێنان و بردن و بەکارهێنان یان تەنها کەسێکە توش بووە ببێ ئاگاداربوونی خۆی ئەمانە جیا دەکرێتەوە لەم یاسای ئەمە زۆر گرنگە کە جیا کراوەتەوە بۆیە دروستبوونی ئەو سنتەرە مۆڵەتی داوە کە لە ماوەی 2 ساڵ یان لێرەوە تا 2 ساڵی تر دروستبوونی ئەو سنتەرەمانەوە نییە تا 2 ساڵی تر نابێت ئێمە لە ئێستاوە کارمان لەسەر کردووە لەگەڵ بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتیش بۆ سنتەری ڕاهێنانەوە ئەگەر پرسیارکەی چارەسەرکردن تا ئێستا نەبووە پێشتریش چارەسەر بوون هەبووە بەڵام چارەسەر بوون چۆن بووە یەکێک لەوانەیە کە ڕاگیراوانیان پێ دەڵێن لە چاکسازیەکان وەکو ئەوی لە بەندیخانە یان لە چاکسازیەکانن ئەمانە پزیشکی باشاوێ پرسیارە بهێرین بۆ خانما کوێستان دکتۆر بەڵێ دواتر لایەنە چارەسەرێکی باز باشە ئەمووی پرسیارە بهێنین بۆ کوێستان خانما کوێستان دەبێژن لە چاکسازیان زڵمای کازێدەت هێتاکردن ئەڤێن و مادەیان هۆشبەر بکارتینن ئەڤێن و بازرگانی پێکردنە دیەک جهیدا هاتنە دەستگیرکردن ئەڤژی زڵمێکە زێدەنینە لە گۆڕی vê yasayê ئەڤە شکاندنا vê yasayê nîne serpêşkariya yasaya qanûnê nîne xarina heqê van kesan nîne برأيها هوا اگر هین وزانیاری جی هبن حال حاضر دنا و چاکسازیان دا چند کسانه کو بکارهنرین مادین سر بکارهننا مادین هوشبر هاتنه گرتن
کاتتان باش سەرچاو سڵاو لە میوانەکانێ دیارە وەک خۆت لە پێشێکەکەت باست کرد و هەروەها بەڕێز وەزیری تەندروستی کۆمەڵێک زانیاری خستە ڕوو مەسلەی مادەی هۆشبەر بەداخەوە ئێستا مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان و بە شێوەیەکی بەربڵاو بڵاو بۆتەوە بۆیە بەرگرتن پێی زۆر گرنگە یەکێ لەو هەنگاوانەی کە کابینەی نۆ ناوێتی بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ئەم یاسایەکی ساڵی 2020 کە یاساکە لەلایەن پەرلەمانەوە پەسەند کراوە و زۆربەی ڕێکارەکانی دەستپێکردنی جێبەجێکردنی یاساکە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە چۆتە بواری جێبەجێکردن ئەوەی پەیوەندی بە وەزارەتی کارەوە هەیە مەسلەی دروستکردنی سنتەری چارەسەرکردنی ئەوانەیە کە مادەکە ئەکێشن ئالوودەبووانە دیارە هەروەک باڵێ ئالوودەبووەکانە هەروەکو بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی بۆ کرد ئێمە ئێستا لیژنەیەکی باڵامان پێکێناوە لە هەردوو وەزارەت خەریکی ئامادەکردنی دیزاین و دەرخستین بۆ ئەم سنتەرە بۆ ئەوەی بزانین سنتەرەکە چۆن دیزاین بکرێ و پارەی چەند پێویستە و چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی لەسەر خەتن لەگەڵ هەردوو وەزارەت بۆ هاوکاری ئەم سنتەرە و زەویشمان بڕی مەساحی 32 ئەرزیشمان ئامادەکردووە ئەوەی کە ئاماژە سەرەتا لە هەولێرە بێت دواتر ئەگەر پێویستی کرد لە هەولێر و دهۆک و لە هەڵەبجەش دروست دەکرێ ئەوەی کە ئاماژەت بۆ کرد کە ئەوانەی کە لە چاکسازیەکانن ئێستا چەند کەسن لای ئێمە ئێستا 385 کەس بازرگانی مادەی هۆشبەر سزادراون و پێنجیان بەداخەوە ژنن هەروەها 490 کەسیش ئەمانە ئەوانن کە ئالوودەبوون و چواردەیان ژنن کە کۆی هەردووکی ئەکاتە 875 کەس بەداخەوە کە ئەم ڕێژەیە ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونایە هەر هەفتەی پێشوو 3 ژن گیراون هەرسێکیان بە مادەی هۆشبەرەوە هێنران بۆ چاکسازی زیاتر لە ناو گیراوەکاندا یانیش ئەو کەسانەی کە ئالوودە بوون خانما کوێستان زیاتر خەڵکی کام پارێزگان یعنی تاسیری دەموگرافی لەسەر ئەم کەسانە هەنە کە ڕۆژ بە ڕۆژ هەژمارەیان زیاترە بێ بە تایبەتی لە ناو ژن و نەوجوانەکان ناب ئەوەی کە ئێمە بڵێ بەراوردێکمان کردووە بە نیسبە و تەناسوب دیارە لە سلەیمانی 1500 سزادراو هەیە لە هەولێر 2100 شتێک هەیە بەو ڕێژەیە تقریبەن لە هەر سێ شارەکە وەکو یەکە ڕێژەی ئەوانەی کە بازرگانی ژەکەن ئەوانەش کە بەکاری ئەهێنن دیارە ئەوانەی کە تا ئێستا ئەم مادەیە بەکارەهێنن سزادرێن بە پێی یاسای سزادانی عێراقی ئەمانە حکومەدرێن هەروەکو بازرگان مامەڵیان لەگەڵەکرێ ڕاستە حکومەکەیان کەمترە بەڵام وەک تاوانبار مامەڵیان لەگەڵەکرێ کە ئەمە کارێکە ئێمە ڕەتیەکەینەوە هەروەک بەڕێز وەزیری تەندروستیش باسی کرد بە پێی یاسا تازەکە ئەوانەی کە بڵێ ئالوودەبوون مادەکە ئەکێشن مادەکە بەکارێنن تاوانبار نین نەخۆشن پێویستیان بە چارەسەر هەیە بۆیە هەر ئەبێت بە زووترین کات ئەم سنتەرە دروست بکرێت بۆ ئەوەی ئەمانە شیاندنەوەیان بۆ بکرێ و بخرێنەوە ناو کۆمەلگا بەڵام هەموو ئەوانەی کە لە لای ئێمە سزادراون ئێمە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی لەگەڵیانە بۆ چارەسەرکردنیان و هەروەها پزیشکەیە لە هەموو خەستخانەکان ئێمە بەڵێ بنکەی تەندروستی وەزارەتی تەندروستی لە چاکسازیەکانی ئێمە هەن بۆ ئەوەی ئەمانە چارەسەر بکەن و دیارە پێشتر پێش ئەم کابینەیە بەداخەوە لە ناو چاکسازیەکان مامەڵە بە بڵێ مادەی هۆشبەرەوە کراوە کڕین و فرۆشتنی پێوە کراوە تیجارەتە گەورەکان لە ناو چاکسازیەکان کراون بە کیلۆ مادەی هۆشبەر براوەتە ژوورۆ بەڵام ئێستا ئەمە نەماوە ئێستا تەنانەت بە غرام ناتوانن بیبەنە ژوورەوە لە چەند هەفتەی ڕابردووە 6 غرامیان
هەوڵیان نابی بەنە چاکسازی گەورانی سلەیمانی گیرانەمان هێشت زانیاریمان هەیە وەکو ڕۆژنامەنووسڵێن لە زیندانەکان بوونمونە کەس هەیە گیراوە لەسەر قەزای ترافیک بوونمونە بوو یارێکی ترافیکی لەوێ تووشی مادەی هۆشبەر بووە و ئێستا بەکار ئەهێنێ ئێوە زانیاریتان چییە لەم بارەوە کە هژمارەیەک چەند لەبەردەستە کە زیندان کراوان فێربوونە مادەی هۆشبەر بەکار ئەهێنن وەکو قاتل وەکو دزیکار بوونمونە لەسەر قەزای ترافیک گیراوە کەچی ئاڵوودە بووە لە ناو زیندان بەڵێ لەبەرەوەی لە پێشتر سزادراوەکان تەستیف نەکرابوون هەمویان پێکەوە بوون و بازرگانیش لە ناو چاکسازیەکان کراوە ئەوەی کە بە مادەی سووکیش سزادرابێ بەداخەوە لەو سوورەوە هەمووی نا لەو سەرەوە هەنێکیان بە معتادی هاتوونەتەوە دەرەوە ئەمە وەجارێککە بڵێ دەستگیر کراوەتەوە بە تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵام ئێمە کە هاتین لەم کابینەیە هەموو مادەکانمان جیا کردوێتەوە ئێستا تیرۆر بەجیایە قەتڵ بەجیایە بازرگانی مادەی هۆشبەرت بەجیایە بەکارهێنەری مادەی هۆشبەر بەجیا هیچیان تێکەڵ نابن کە تێکەڵ نابن ئەو کاتە هیچ کەسێک فێر نابێ لەیانەوە و لەبەرەوەی ئێستاش مادەی هۆشبەر ناچێتە ژوورەوە تیجارەت لەوێ ناکرێت لەبەرەوە هیچ کەس دەستی ناکەوێ بۆیە ئێمە توانیمانە بە شێوەیەکی باش لە هەولێر و دهۆک بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆلی بکەین ئێستاش چاکسازی هەولێر بۆ ڕێگرتن لە مادەی هۆشبەر و لەو بابەتانە لە ژێر نۆژەنکردنەوەیە بە شێوازێک نۆژەرمان کردوتەوە کە نەتوانرێت بەغرامیش مادەی هۆشبەر بچێتە ناو چاکسازی گەورانی هەولێریش باشە بەڵام خات و کوێستان لێرە پرسیارێکە لەسەر تە زۆر بەحسێ هەولێر و دهۆکێکر و جوداهیا سلێمانیە دەڵێن مەسەلەن ئەو کەسانەی مادەی هۆشبەریان بەکاردەهێنن لە سلێمانی سزای وان بە جوورێکە لە هەولێر بە جوورێکی ترە بۆ نمونە لە سلێمانی پارە لێ وەردەگرن بەڵام لە هەولێر زیندانی دەکەن ئەمە تا چەند ڕاستە ئێوە تا چەند دووادا چۆنتان بوو ئەم مەسەلای کردووە کارەبیش ڕۆیشتووە بزانام لای ئێوە تا دێتەوە وەڵامی ئەم پرسیارە زۆر گرنگە یانیش دەتوانم وەریگرم هاوڕێە باش بەڵێ کەرەمکە بەڵێ نا خۆی مەسەلەی هەر کەسێک کە ئەگیرێت بە هەر مادەیەکی قانونی بێت محکەمە کرێت محکەمەش کار بە یاساکانەکات بۆیە یاساکان دەستەیمانی لە هەولێر لە دهۆک لە هەڵەبجە هەمان یاسان بۆیە بە هیچ شێوەیە بەکارە بەرنابێ و لە هەولێر حکوم بدرێت بەدڵنیاییەوە لە سلەیمانی چەندین کەسمان هەیە کە بە مادەی هۆشبەر کە بە کێشانی لای ئێمە سزا دراوە حکم دراوە بە تاجیرەکان حکم دراون لە هەولێری شەمانە و لە دۆکی شەمانە ئەمە بە تەواوەتی دوورە لە ڕاستیەوە چکە ئەمە کاری محکەمەیە حاکم دادوەر ئیش بە قانونەکە قانونیش بۆ هەموو کارسێک بۆ هەموو شارێک بۆ هەموو قەزایەک بۆ هەموو ناحەیەک وەگیەکەم تەمام خات و کوێستان لیوا کەیوان لێرە یا پرسیار ئەوە کو بگشتی لەسەر قادا گشتیە کوردستانی جهێ پرسیارەیە و جهێ گومانەیە دە هەمان کاتێدا دەبێژن دەستێ پیاوێن دەوڵەتێ دناوێ مەسەلەیەدا نەبی دناوە 6 مانگادا زیاتر ji 1000 کیلوگرام مادەین هۆشبەر بە 17 جوورێن خوڤە نەممکنە بهێنە گرتن ئەگەر دەستێ پیاوێن دەوڵەتێ دناودا نەبیت تووەکە لیوا کەیوان ڕێڤەبەریا ڕوبڕۆبوونا مادەین هۆشبەر تا چەندێ شک و گومانێ لە ئالیە خەلکی ڕادکە یان ژی وێزان یاریە پشتڕاست دکەی بەلێ وسایە سپاس بۆم دەرفەتە سپاسی هەردوو وەزیری بەڕێز دەکەم ئێمە بەپێی یاسا ئیش ئەەکەین ئەو یاسای نوێ کە بەردەستە کە کار پێکراوە لە هەژدەی مانگ لە هەژدەیەکی 2021 نافز بووە بۆیە ئێمە بەپێی یاسا ئیش ئەەکەین بەڕێبەراتی ئێمە دەستگایکی تەنفیزیە ئەرکی ئێمە قەڵاچۆکردن و بەرەنگار بوونەوەی ئەو تاوان بارانەی کە کاری قاچاق فرۆشی و بازرگانی و حتا ئەوانی کە تەعاتیشن مادەش بەکاردێنن لەلا ئێمە بەپێی یاسای نوێ کاری پێکرد بالفعل هەندێک ئیدعا هەیە کە خەڵکانێکی مەسئول لە پشت بابەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر
ئێمە ناڵین مەسئول چکان مەسئول بە پێی یاسا مەسئولە یعنی کارێکی تاوانکاری کرد پێی ناوترێن مەسئول مەسئولە و مەسئولەیە کە بە مەسئولەتی خۆی لەسەر شانێتی جێبەجێ بکە ئەوە تاوانبارە بە پێی یاسا هەر کەسێک بازرگانی بە مادەی هۆشبەر بکە تاوانبارە لا ئێمە کەس بە دەرنیە لە یاسا هەر مەسئولێک ئەو کارانە بکە لا ئێمە مەسئول نییە حقیقەت ئەوە تاوانبارە لا ئێمە بەڵێ باشە ینی هون vەیەکی دەبێژن و بەلێ جاخفتنێن هەوا من وەسافام کرد و ji derzeyên sinûrî ji firokxaneyan ji wan derzeyên ku bi awayek ji wan nefermîne kes hene ku qaçaxçiyetê pê dikin زای چۆنە خات و ئیمان مۆزوعی قاچاقچێتی لە هیچ وڵاتێکی دنیا بڕوا ناکەم کۆنتترۆل کرابێ جنابەت زۆر وڵاتی دنیا هەیە هەر چوار دەوری ئاوە بەڵام لەوانەیە خەڵکەکەیشی لە سەدا هەفتای مادەی مەریجوانە و مادەکانی تریش بەکاربێن زانیاری هەنە نوێنەرێن گەل لە پەرلەمانی کوردستانی و عێراقی بەلکو هەبن لە گوری ئەو زانیاریان دهێنە بەڵافکردنش بەر و مادەیان هۆشبەر ئەو مادەنینە کو تو بهێن بکە یانجی هەست بکە و کەسێ بەرامبەریتە مادەی هۆشبەر بکەن چەند نیشانەکێت هەی دەبێژن ئەو نوێنەرێن گەلن وانە ئەف مادەیە بکارینە یانجی بازرگانێن وێن بخۆنە کەواتە مەترسیەکە جددی لەسەر جواکی هەیە ji هێلەکە دی مۆزوعی مادەی هۆشبەر ئێمە حدودی ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێگەت مەلاحەزە بکەی بەس لەگە وڵاتیکی و دراوسی ئێمە کە ئەفغانستانی پێوەڕبتە زیاتر لە 1975 کیلومتر حدودمان هەیە ئەم حدودانە کراوە نەقیقەت بەس بەڕووی هەرێمی کوردستان هەندێک خەڵکی تریش هەیە لە حدودەکان لەوانەیە بتوانێت تجارەتی مادی هۆشبەر بکە بەڵام ئێمە بە ڕسمی ئەوانی کە لە ئێمە دەستگیریانەکەین خەڵکانێکی دوور لە سەرباری هەبوونەوەی یاسایی یعنی سەبەب چنە هەژمار ئەو قازێ دەبیتن ینی دناوە 4 ساڵاندا زێدەتر 6,000 کەسان بێنەگرتن 6 مەهێن ئەف ساڵە زێدەتر 1000 کیلوگرامان یعنی سەبەبێ نوێ کۆمەڵایەتینە سیاسینە ئابوورینە ئەڤە پلانە دوژمنە ji بۆ داگیرکردن و تێکدانا شیرازە کۆمەڵایەتی لە کوردستانê ئێماڵین برادری خراپە کە ئەڵی سەبەب برادری خراپ لە هەر کۆمەلگایەکە کە دێتە پێش برادری خۆی توش ئەکا کە تۆ مشتری هەبوو بۆ سەرفکردن تاجریش ئەبێ بۆ ئەوەی مەوادەکەی بۆ پیا بکە ئێمە لە چۆنەڵێ کە زیاد ئەکان مادە ئێمە چاوپۆشیمان لە کەس نەکردووە بۆیە ڕێژەی بەکاربەر یا بازرگانیەوە سەبەبەکان چین ئێمە هەموو کەس دەستگیرەکەین ئێمە چاو لە کەس ناپۆشین بڵە فڵانی کوڕی فڵان مادەی هۆشبەر بازرگانی پێکات چاوپۆشی لێ نەکەین ئامارەکە بە نسبەیەکدا ببەزێنین بۆی ئامارەکە بەرزە هیچ کەس چاوپۆشی لێ ناکرێ کە دەستگیر نەکرێت لەبەرەوە ڕێژەکان بەرز ئەبێ کەس مساومەی لەسەر ناکرێت کابرا بازرگانە یاخود بەکاربەرە هەمی لە پێی یاسا تاوانبارە و دەستگیر دەکرێت باشە دکتۆر سامان ئەگەر ئێستا کەسێک بیاوێ بهێتن بڵێتن ئیتر دەمەوێت چارەسەری وەربگرم نەک سبەی خوانەکە بێمە زیندانی کردن و بچمە چاکسازیە تا ئەو سنتەرە دەکرێتەوە ئێوە چی لەو کەسە دەکەن من پێشتر ویستم باسیکەم بەڵێ پێشترێ شوانە بووە کە کەس چارەسەر نەکرێت ئەمە تەمان لە ڕووی پسپۆریە پزیشکەکەی تایبەتە بە پسپۆری پزیشکانی دەرونی خاوەنی پسپۆرین و کاری چارەسەرکردن و پێشوازیکردنی ئەم نەخۆشانە لە سنتەرەکان و نەخۆشخانەکانی دەرونیە لە هەرێمی کوردستان و ژمارە و داتاکانی بەردەستەیە کە دوو جۆرەیە هەندێکی پێویستی بەمانەوە هەیە لەو نەخۆشخانەیە و چارەسەری پێویست وەربگرێ و هەندێکی وەکو نۆڕنگەی دەرەچی کە ڕۆژانە بە جۆرەی ئەو کۆرسی بۆی دانراوە و لە نۆڕنگە تایبەتەکانیش پزیشکانی پسپۆر ئەم حالەتانیان هەیە حالەتەکی نوێنیە و لەگەڵ دەرچوونی یاسایەکە حالەتەکە بدۆزینەوە حالەتی ئیدمان حالەتی ئاڵوودەبوون دوو کەس هەیە کە بسپۆر بن لەم بوارەدا ینی دانانی ئەم سنتەرێک کە ئێوە باسی لێ دەکەن بەو قەبارە گەورەیەوە ئێوە چۆن دەتوانن تەعامڵی لەگەڵ ئەم مژارە بکەن کە تەنیا دوو بسپۆر هەبێ هەمان سیناریۆی کۆڕۆنا لە کوردستان بۆ ڕوبڕۆبوونەوەی مادەی هوشبەر و چارەسەرکردنی ئەو کەسانە دووبارە نەبێتەوە من نازانم جارێ مەبەستەوەی کۆرۆنا چییە ینی سیناریۆکە لە دەست پێ کات کێمە کاسیەکان زۆر بوون تا ستافەکان دروست کرا بوون لە هەندێک شوێن ستافکەم بوو لە هەموو دنیای کێمە ڕاستە ئەوەی کۆرۆنا نەخۆشیێکی گواستراوە بۆ لەو لە بابەت دەرنەچین نەخۆشیێکی گواستراوە بوو نەخۆشیێکی ڤایرۆسیە پزیشکانی پسپۆڕی هەناو و لەویش پسپۆڕی وردیشمانەیە ئەوانەی کە ڕێڕەوی هەناسەدان و سیەکانن ئەوانە کاری خۆیان تێدا کرد و بەڵام
نەبوونی شارەزایی پێویست لە سەرەتادا و تا ئێستاش کۆڕۆنا مەبەستا من ئەو شارەزایی زۆر ڕەنگە هەندێک شتی نەشاردراوە و نەگنەش ینی تا ئێستا زۆر شتمایە ڕویایی کۆڕۆنا لە جیاندا ئەمە بابەتێک شتێرە مەسلەی ئاڵو دەبوون من دەمێ زارێت جیای بکەمەوە ئەوە بەڕێزەنای وەزیر لێرەیەوە دوو سنتەری جیاواز هەیە بۆی هاوڵاتیان سنتەری عیلاتکردن وەکو دەرمان و چارەسەرکردن و داخلبوونی نەخۆش وەکو نەخۆش تەعاملکەی فەرقە لەگەڵ سنتەری ڕاهێنان چونکە ئەگەر نەخۆشێک عیلاجش بکەی بەڵام هێشتان پێویستی بە ڕاهێنانەوە هەیە ئەو ڕاهێنانەوە یان شیاوبوونەوەی بۆی ببێتەوە کەسێک تەواو ئاسایی بۆ ناو کۆمەلگا ئەمە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمە لەسەر هێڵین بۆ دروستکردن شیاو بەڵام عیلاجکردنی لە نۆڕینگەیەکی تایبەتی پزیشکێک یان لە نەخۆشخانە دەرونیەکان لە نۆڕینگە دەرەچەکان ئەمە تا ئێستاش تایبەتمەندی هەیە و بە جۆرەی حالەتەکەی حالەتی توندە حالەتی مامناوەندە سووکە بە جۆرەی چمادەیەەکە ئەمە زۆر بە ئاسانی لەلایەن پزیشکانی پسپۆڕی دەرونی دەناسرێتەوە بەڵام ئەوەی ئەجەم دەمیزەوەت بۆ باسکەم ئەوەی کە ڕاگیراوەکانن یان پێیان دەڵێن دەستگیرکراوەکان لە بەندیخانەکانی چاکسازی ئەوانە کە تێکەڵکراینە لەوێش لە هەموو چاکسازیەک بنکە و وحدەی صحیح هەیە و پزیشکانی پسپۆڕی دەرونی سەردانیان دەکەن بەڵام لێرە لەوەی لە یاسایەکە چیە ناچێتە چاکسازی لە سنتەرێکی دیاکراوە داخل دەکرێت سنتەرێک دەبێت چۆن لە کۆڕۆنا خۆت باستکردن نمونەک لە کۆڕۆنا شوێنی جیابنەوەی کۆڕۆنا جیاواز بوو لە نەخۆشەکانی دیکە ئەم شوێنە دەبێت جیاواز بێ ئێمە وەزارەتی تەندروستی ئێستا سەرقاڵی ئەوەین کە ئەم شوێنە دایبەتمەندیە دەست پێ بکەین و دروستی بکەین و لەگەڵ شوێنی سنتەری ڕاهێنانەوەش واگەر هەردووچ لە ناو یەک شوێن بێ ئەمە بابەتێشترە یان هەم چارەسەر و هەم تەهیلی طبیەکەیان ڕاهێنانەوەکەی ئەو چارەسەریا دەرونیش بلیوێ چارەسەریەکە دەرمانیژی پێویستە هەندێک جۆرێن دەرمانە هەنە لەگەڵ پرۆتۆکۆڵێ قەدەغەنە بهێنە هەرێما کوردستان شارەزایی هەوا زیاتر هەیە چاوە چارەسەریا بێ بژارێ بکەن ئاڵوودەبوون نەبێت ئەوانەی ئاڵوودە دەبن کۆمەڵێک نەخۆشی دیکەی دەرونی هەیە لە هەمان کاتدا تووشی دەبێت چکەم کەسە کەسێکی ئاسایی نابێ لە ڕووی عقل خۆشی لە نایاسایەکەش دەڵێ کارتێکارە عقلەکان یعنی ئەوە نییە تەنها بەس ئاڵوودە بووە ڕەنگە کۆمەڵێک مزعفاتی دیکە هەیە لە نەخۆشیەکانی دەرونی توش دەبێت بۆیە زۆریان پێویستیان بە جیاکردنەوە هەیە و بە عیلاج هەیە و دوای ئەوەش دەبێت ڕاهێنانەوەی بۆ بکرێت لە ماوەی 6 تا ساڵێک 6 مانگ تا ساڵێک بگەڕێتەوە ناو کۆمەلگای ستافی پێویست هەیە طبعاەوە بەشێک دەبێت لە پێداویستیەکانی دروستکردنی سنتەر دروستکردن تەنها بینانیە طبعا ستاف یعنی وەکو سەرچاوی مرۆیی زۆر گرنگە و ڕاهێنانی پێویستە ئەمە لە بواری جێبەجێکردنەوە دەچێتە قەلبی ئەوەی کە سنتەرێک یەک پاکێج بێ بۆ دروستکردنی ئەمە تەنها پزیشکێک نییە و بینایە ستافی ڕاهێنانەوە بەڵێ بەدڵنیایی پێویستی و پێویستی بە ڕاهێنانیش ینی خولی ڕاهێنانیش دەبێت بۆ ئەم ستافە باش خانما کوێستان ینی وەکێتەژی ئاماژە پێکیریش بوو وی سنتەری ینی تنێ بینایە گەرەک نینە ینی دەستێک کار پێویستە شارەزا پێویستن هەمژ ڕوویە دەرونی هەمژی وەکە دنجی ینی ڕوویە پەیداکردن و دەستنیشانکردنە دەرمانان ژیانی مەرحەلە قۆناغ بە قۆناغیان هینە کەس هەنە پێویستیاوان زیاتر بە چەندین ساڵان هەیە هەتا کو دیسا ببنە مرۆڤێن ئاسایی و نۆرمال دبووجات ئەنها تقریبا قۆناغێن داوی ئامادەکردنێدایە یا حکوومەتە هەرێما کوردستانی بۆ ئەف ساڵ چ بودجەیەک هاتیە تەرخانکردن ji بۆ ڕوبڕووبوونا مادەین هوشبەر لە کوردستانê بەڵێ ئێمە ئێستا لەو قۆناغەیەین کە بیناکە دروست بکەین چکە هەموو شتەکان وەک خۆت باسی کرد قۆناغا سەرەتا بێ بینا دروستکەین قۆناغی دوای ئەوە ئەبێ ئەچیزە و دەرمان هەروەها ستاف وەک بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی بۆ کرد بۆیە ئەمانە قۆناغ بە قۆناغ ئەچێتە پێشەوە بۆ قۆناغی یەکەم ئێمە زەویمان دەستنیشان کردووە و لیژنەمان پێکێناوە بۆ دیزاین و دەرخستەی بیناکە ئێمە لە پرۆژە پێشنیارەکانی ساڵی 2021 یاومانەتە وەزارەتی پلاندانان کە بیخەنە بەرنامەوە بۆ بودجەیەکی بۆ دەستنیشان بکەن بۆ دروستکردنی بەڵام ئەوەی بەدی دەکرێت خانما کوێستان لێرە ینی هەم لە جەنابەتەنجی لە جەنابی وەزیری تەندروستی ئەوەیە کە ئەگەر بێڵی جوابت بەمەوە بێتاکید بەس ئەگەر جوابت بەمەوە بەسەرچاو مەبەستم لێرە ئەوە بوو یعنی بوچی پەلە ناکرێت لەم مەوزوعەیە بەڵێ خۆی وەکو دکتۆر
ئاماژەی بۆ کرد 6 مانگە یاساکە بڵێ چۆتە بواری جێبەجێکردنەوە یاساش کە دەرەچێ 90 ڕۆژی دەستنیشان کردووە بۆ ئەوەی کە بچێتە بواری جێبەجێ دەستکرێ بە تەنفیس ئێستا وەزارەتی تەندروستی سەرقاڵی ڕێنمایی و پەیڕەون چکە ئەوانە هەمووی ئەوەی یاسا بڵێ یاساناس و ئەوانە بێت ئەزانێ یاسای یەکەم جار دەرەچێت دواتر لە وەقای بڵاوە بێتەوە دواتر ئەبێ ڕێنمایی و پەیڕەوی پێدەرچێ هەموو ئەمانە کاتی ئەوێت بۆیە ئێمە ئێستا دەستمان کردووە بە جێبەجێکردنی و حکوومەتی هەرێم لە ئێستا بڕەبوجەیەکی دەستنیشان نەکردووە بەڵام چەند ڕێکخراوێک هاتوونەتە سەر خەت کە تەمیلی پرۆژەکە بکەن یەکێ لەو ڕێکخراوانە ئەوەی بە ئێمە گەیشتووە 5 ملیۆن دۆلار دابینەکات بۆ دروستکردنی بینای سنتەرەکە ئەمە ئەو ڕێکارانەیە کە بێ قۆناغ بە قۆناغ بژیرێتە بەر باشە خات و کوێستان مجارێکی دی هەیە و لەسەر ئاستی قوتابخانە دەبێژن گەلە گەلەکمە ترسیدارە مەسەلەن ئێستا لە قۆناغە ناوەندی و دوان ناوەندی دەڵێن ناوجوان سنێلە مادەی هوشبەر بەکاردنیانی هەندێک لەو حەبانە بە 1000-2000 دیناری عێراقی دەکردرێ ئێوە چه زانیاریتان هەیە لەم بارەوە کە ئاخیر ڕیپۆرتی UN دەڵێ زیاتر لە 3000 قوتابی لە هەرێمی کوردستان لە قۆناغی ناوەندی و دوان ناوەندی مادەی هوشبەر بەکار ئەهێنن بەڵێ من ئامارێکی وردم لانیە لەسەر و بابەتە بەڵام بە دڵنیاییەوە مادەی هۆشبەر بووە بە مەترسیەکی گەورە لەسەر هەرێم لە ئامادەی هەیە لە زانکۆ هەیە لە ڕەنگە فەرمانگاکان هەبێت لە کوچە و کۆڵان و لە هەموو شوێنێک بڵاو بۆتەوە بۆیە مەترسیەکە لەبەر دەرگای هەمومانە و ئەمە مەترسیەکە کە بێ هەمومان هەستی پێ بکەین هەمومان کاری لەسەر بکەین و بە تەنها دەرکردنی یاسایەک ڕێگر نییە لە کۆتایی هێنان یا کەمکردنەوەی مادەی هۆشبەر و بازرگانکردن بە مادەی هۆشبەرەوە ئەوە بەشێکێتی بەڵام بەشێکی گرنگێتی هەموو دەسەڵاتەکانی هەرێم بە تایبەتی حکوومەتی هەرێم و هەموو وەزارەتەکان بە تایبەتی ئەو وەزارەتانەی کە زۆر پەیوەندیدارن وەک وەزارەتی تەندروست ناوخۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەوقاف کاروباری کۆمەڵایەتی ئەرکی هەمومانە کە پێکەوە ئیش لەسەر ئەم بابەتە بکەین چۆن بتوانین بەر بەوە بگرین کە مادەی هۆشبەر بێتە ناو خێزانەکانمان بێت وەکو خۆرە گەنجەکانمان بتوێنێتەوە بۆیە ئەمە ئەرکی هەموو لایەکمانە و لە هەمووشیان زیاتر کە ئەبێت هەست بە مەترسیە بکات دایک و باوک و خێزانە و مناڵەکانیان بپارێزن لەوەی کە تووشی ئەم بەڵایە ببن باشە خات و کوێستان برایاتە وەکی وەزیرا کار و کاروبارێن کۆمەڵایەتی چین ئەو سەبەبانەی کەوا لێ دەکەن هژمارەی ئاڵوودەبووان یانجی بەکارهێنەرانی ئەم مادانە لە ناو نەوجوانان لە سەراستی قوتابخانە و زانکۆکان زیاد ببێ ئەرێ ئێوە وەکو وەزارەت وەکو وەزیر چیتان کردووە هەماهەنگی لەگەڵ حکوومەت بۆ کەمکردنی ئەو سەبەبانە لە هەرێمی کوردستان بەڵێ من نەوەزیری پەروەردەم نەوەزیری خوێندنی باڵام یعنیەوە بۆی ئاگادار بی من وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیم ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەیە کە هێنە چاکسازیەکان دوای ئەوەی کە سزا ئەدرێن یەنە چاکسازیەکان بۆ لای ئێمە و هەروەها بەپێی یاساکە سنتەری ئەوانەی کە ئاڵوودە بوون شیاندنەوەیان لە ئەستۆی ئێمەیە بەڵام مەسەلەی بڵێ ناوەندی و ئامادەی و زانکۆ و ئەوانە هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نییە بەڵام ئێمە وەکو خۆمان لە چاکسازیەکان وەکو باسم کرد نایڵین ئێستا بازرگانی بکرێت نایڵین کەس مادەی هۆشبەر بەکاربێنێ لە چاکسازیەکان توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بە بەردەوامی سمینار و کۆنفرانسات و جەلسەی تەنانەت تاکە کەسیشان بۆکەن توانیمانە بە شێوەیەکی زۆر باش لە ناو چاکسازیەکانی خۆمانە کۆنتترۆلی بکەین بەڵام ئەوەی کە پەیوەندی بە
لایەنەکانی کەوەیە وەزیری خۆی هەیە بەڵام باسی ئەوەت کرد کە هۆکار چییە دیارە هۆکارەکان بەشێکی بەڕێز وەزیری تەندروستی باسی کرد کە مەترسیەکە مەترسیەکی جیهانیە پەیوەندی بە ئەو خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ئەو بابەتانەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە دەستی دوژمنانمانەوە هەیە کە هەرجاری بە شێوازێک ئەیانەوێت بڵێ گەنجەکانمان تووشی زەرەر و ئەوانە بگەێنن و بەشێکیشی پەیوەندی بە قەیرانی دارایی و بە بێکاری و ئەوانەوە هەیە کە گەنجەکانی ئێمە ئێستا بێکارە و هیچ سەرچاوەیەکی داهاتی نییە ئەمە بێتە هۆی ئەوەی کە تووشی فشارێکی دەرونی بکات پەنا ئەباتە بەر مادەی هۆشبەر. بەڵێ باشە گەلک ساغبی خانمە کوێستان بەڕێ سێلیوا کەیوان یعنی سەرچاوەیەن هینانە وان مادەین هۆشبەر لە هەرێما کوردستانê نافخویا هەرێما کوردستانê یان ji welatên dewrûbere cîranin ji ber ku destê yekem dihêta dirêjkirin bû nimûne bi welatê Îranê ye li gorî datayên fermiyên ku wî welatî belavkirî zêdetir ji 15 milyon însanan halê hazir li wî welatî bikarhênerên madeyên hûşberin sal bû salê ev hejmare zêde dibîtin kîne serçawe ئێمە لە هەرێمی کوردستان سەرچاوی مادە دروستکەرین لە کوردستان مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانە بەرهەم نایە نە چاندن نە دروستکردن نە سەرچاوەیەکی وامانێ بالفعل هەمووی لە وڵاتانی چواردەوری ئێمە بۆ ئێمە بالفعل لە وڵاتانی کە جەنابەت باسیەکەی حدودێکی بڵاومان هەیە لێ داخلی هەرێمی کوردستان ئەبێ بالفعل لێرەش ڕێژەکە زیادەکە گەنجانی ئێمە ڕویان تێ کردووە ئامارەکان مەترسیدارن بۆ ئێمە ئێمە ئامارەکان دقیقن لا ئێمە ئەوانی کە ئێمە دەستگیری ئەەکەین ئەوانی کە دەیبینە بەردەمی دادگا ڕێژەکە زۆرە چەندە یعنی ئێمە ساڵ بە ساڵ زیادی کردووە ئەو ئەوانی کە ئێمە چۆنەڵە دەستگیریانەکەین ئەو ساڵ ئێمە لە 6 مانگی ئەم ساڵ 2000 نزیک بە 881 نەفەری تاوانبار کە کاری بازرگانی و بەکاربەریش ئێمە دەستگیرمان کرد سزاین وانە چنە سزاکان دوو جۆرن سزای بازرگان قورسە سزای ئەوانشی کە بەکاری دێنن ئەویش هەر مادەیەکە سوکترە لەو سزای ئەوانی کە بەکاری دێنن لە ساڵێک بۆ 3 ساڵ زیاتر نییە ئەوانی کە تەعاتین زیاتر ساڵێک بۆ 3 ساڵ حکومەکەی تێویش سەڵاحەتەکەی بۆ جەنابی حاکم دەگەڕێت ئایا ساڵێک حکومێدا یاخود 3 ساڵ و غرامەشی لەگەڵە لەم قانونەی نوێ بۆ هەر تاوانبارێکی تەعاتی کە مادەی هۆشبەر بەکاردێنێ لە 5 ملیۆن 4 ملیۆن ئەخیرەکەی 5 ملیۆن سەڵاحەتی حاکم 30 ملیۆنیش ئەڕوا لە گۆڕی ئەوانی کە بازرگانن لە 30 ملیۆن تا 90 ملیۆن حکم ئەدرێت ئەوانی کە بازرگان حکومیشیان قورسە حکومیان لە ساڵێک و لە 5 ساڵ و 1 مانگ تاوەکوم ئەبەدیش هەیە ئەوانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن ڕێژەکەش خراپە بەڕاستی یعنی کەواتە سەرچەوە تەنێ وڵاتێن جیرانینە نافخۆی هەرێما کوردستانێژی دێتە بەرهەم ئینا نا لە هەرێمی کوردستانە بەرهمێنان نییە هەمووی بۆمان دێ یاخود ترانزێتە لەکوێوە دێ ئێمە حدودی سێ گۆشەمانێ لە حدودی هەرێمی کوردستان کەوتینە سەر جغرافیا ینی ئەو ڕێت پێتێت فەرمینە نافەرمینە بە قاچاغی تێت قاچاقی وەکو بە جەنابتم دیمە حدودی ئێمە بە نافەرمی داخلی هەرێمی کوردستانە بن ئەوانەی بە فەرمین زۆربیان دەستگیرەکرێن ئەوانیشی کە بە نافەرمین ئێمە زانیاریان لەسەر کۆ دەکەین ئەو ڕێژەیە کە دناوا 6 مانگازە هەوە دەستگیر کردین و تو بەحسێ زدەتر 800 کەی ئەو لە حدودێت فەرمی داخل کردی ئەوانە هەمووی خەڵکی خۆمانن دەستگیر کراون خەڵکی هەرێمی کوردستانن 881 نەفەر تاوانبارن سەدان دیان خەڵکی هەرێمی کوردستان کە دەستگیر کراون نێویاندا ژن هەن خەڵکی باشووریشی تایە خەڵکی باکووریشی خەڵکی ڕۆژهەڵاتیشی تایە لە هەموو نەتەوەکانیشی تایە حقیقەت عەرەبی تایە لە تورکی تایە لە فارسی تایە لە هەموویانی تایە برایەتەن یعنی نەوجوانان گەنجێن کوردستانê jinên کوردستانê ji van sizayên ku têne diyarîkirinê ji bo wan kesan huşyarin hemû data û hûrgiliyan dizanin yan jî sutfe dikevne nav çalekê û hema haş xwe dibî hemî tişt rûyişt بۆ جەنابەت باسکەم ئێمە ئەوانی کە دەیگرین لەم 800 کەسەی ئەگە جەنابەت تەماشای ئامار و داتاکانی ئێمە بکەن و لە فایلەکانی ئێمەش کە دەدێتە بەردەمی دادگا 170 خەڵکی دووبارن دەگیرێن خەڵکانێکی ئێمە کە خەڵکمان هەیە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ حکم دراون دوای کە ئازاد دەکرێن
دیسان دەست پێکرد سەبەبەکان چین ئەم کەسانە دووبارە دەستگیر دەکرێنەوە یعنی کەمی سزاکانە چییە سەبەب سزاکان قورسن ئەگە جەنابەت کابرا بازرگان بێت سزاکەی لە 5 ساڵ و 1 مانگ دەست پێکات تاوەکو موعەبەت بە جەنابەت مەس ئەوانی کە دەیکێشن بەکاربەرن لە ساڵێک دەست پێکا بۆ 3 ساڵ کەواتە ئەو ماوادین کو هین دەگیرن زیاتر کیژان ماوادن چیان لێ دەکەن دواتر لە ناوی دەبن مادەکان نەوعیتیان زۆرە ئەوانی کە لە هەرێمی کوردستان ئیشی بەکاردێن هێروینە حەشیشە تلیاکە کریستاڵە هەندێک مەوادی حەب و ئەوانەی لەگەڵ مەری جوانە ئێمە ئەم ساڵ زیاتر لە 876 نزیکی 600 کیلۆ بەس مادەی هۆشبەرمان سووتاند ئەمڕۆ بە پێی لیژنەیەکی هاوبەش کە بە سەرۆکایەتی دادوەرێکی ئێمە لە ئەنجومەی دادوەری و نوێنەری هەموو وزارەتە پەیوەندیدارەکان مەوادێکی باشمان سووتان ئەمڕۆ لە کوردستانی زیاتر گەنج کیژ جووری بکارتینن و سزایەوێ چییە؟ گەنجەکانی سزاکان بە جەنابتبن بە دوو جۆر سزا هەیە ئەوانی کە تەعاتین حکومەکانی دەست پێەکە ئەوانیشی کە بازرگانن بە هەمان شێوە حکمی قورسیانە هەمووشی گەنج نەقیقەت ڕێژەی گەنجانی ئێمە هەمووی بەکاری دێن هەمووشی چۆنەڵێ برادری خراپ تووشێ بێ سەبە بەگە جەنابن ملا حەزە بکە زۆر جار باسەکەن فڵان کەس دەبەر فەقیری مادەی هۆشبەر بەکاردێن خوشتیوان نییە هیچ مادەیەکی هۆشبەرەکە جەنابن ملا حەزە بکەی هیچ غرامێکی مادەی هۆشبەر لە 15,000 دینار کەمتر تۆ نایکەڵی ئیکابراگە فەقیر بێ ڕۆژانە 4-5 غرام بکڕێ kwa ئیمکانەتی نییە بەڵام ئەوێ ئەگەر کەسێکی ئارمانج بیتن بگەهیتەوەی ینی هەیە لە عێراقێ دەستکەوی لە هەرێما کوردستانی بەحسایەک 2000 دیناری عێراقیژی دکەن کەرامەتە خو شەرەفە خو کارێ خو نەمیسە خو هەر تشتی لە سەردانی پێخەمەتوێ ئارمانجێ داویێژی زیندان مرن و تێکدانا شیرازە جواکی کۆمەڵاتی و حتا ئاخیرێ جەناب وەزیرێ تەندروستی دکتۆر سامان لیوا بەحسە خاڵێکی کرد زۆر گرنگ بوو یعنی ئەو کەسێ دهێنە گرتن دهێنە سەربەستکردن ئازادکردن دیسە هەمووان کەسن دهێنە گرتن نەبوونا وی سنتەرێ هەنێ یەک ji سەبەبانی نەکو دیسە ئەف کەسێن هەنێ vegerne سەڕێیا جارک و سەرپێهاتینە گرتن و سزادان و زیندانکردن بە دڵنیایی یەکێک لە کارەگرینکانی سنتەری چارەسەرکردنی یەکجارەتی و ڕاهێنانەوەی یەکجارەتچێ بۆی ببێتەوە تاکێکی ئاسایی ناو کۆمەلگا ئەوە زۆر گرنگە بەڵام من دەمەوێت ئیشارە لەسەر دوو خاڵ دەم کە بەڕێز زۆر هەستم کرد لەسەری ڕاوەستا یەکەمیان ئەم یاسایە و یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقلەکان و یان هەڵمەتەکەی یان ڕێکارەکان تەنها بۆ سنتەر و چارەسەرکردنیە بەڵکو سنتەر و چارەسەرکردن دوهامین قۆناغا ئێمە دەبی لە قۆناغەکانی سەرەتایی ڕێگەگرتن و پریڤێنشن یان وقایەکردن ئەوەیان زۆر گرنگترە نەگاتە حەدی چارەسەرکردن و عیلاج چونکە کە گەیشتە حەدی چارەسەرکردن چین و توێژێکی زۆر گەنج و لاو لە ناو کۆمەلگا لە دەستدایە توانایەکی زۆر لە دەستدایە و لە ڕووی ئابووریەوە بارێکی قورس و گران لەسەر چاکسازی و لەسەر تەندروستی و مەواد و پێداویست پزیشکی دەبێمە لە بنەڕەتدا ئەوە یەکەم دوو باسی هۆکارەکانت کرد تەعاً دەمێ ئەو پرسیارە دووجار کرد هۆکارەکان لە هەمووی گرنگتر ئەوەی کە ئێمە پێشبینی دەکەن وەسیلەیەکە لە بۆ تیجارەتکردن و بازرگانیکردن ینی بەدەستێنانی سامان و سەروەت و ماڵ لە بۆ ئەو کەسانی کە بازرگانی پێ دەکەن ڕووی زۆری فراوانی و قەچاغی هەندێک شوێن لە جیهاندا بە تایبەتی لەگەڵ دەوروبەر و جیران وڵاتانی جیراندا ئەوەی کە بەڕێز جەنابی لیوا باسی کرد لەگەڵ وڵاتاندا فراوانی ئەو سنوورەیە جم و جۆڵی و هاتوچۆ ینی پێشکەوتنی تەکنەلۆجیا هەروەها بەکارهێنەران زۆر لە ناو گەنجەکاندا بە تایبەتی مەوادی نوێ دۆزراوەوە هەندێک بابەتەیە ڕەنگە کەمتر لە 2 ساڵ دەبێ بابەتی زۆر پێشتر بە مادە هۆشبەردا نەدەنرا بۆیە تعریفەی سوشیال میدیای کاریگەری باندۆرە خۆیە خراپ هەبووە لە سەر زێدەکردنەوەی هەژمار و یعنی گەنج کات توش دەبێت ئاگدار نیە ئەمە چەند ترسناکە بەکارهێنەرەکانیشی جۆرەکانی جیاوازەوە لە حەب دەست پێ دەگات لە دەرزی دەست پێ دەگات لە هەڵمژین و لە تەنانەت لە کێشان و زۆری کێشان و بەکارهێنەرەکانی تا دەگاتە ئەوەی بابەتێ جوینە ئەوانە کە بە ئاسانی دەستی بکرێت ئێستا ژارێک هەیە زۆر گرنگە دەڵێن لە کافیتریاکانیش تێکەڵ بە نارگیلە دەکرێت تێکەڵ بەبەنیش دەکرێت چی وا بەردەست نییە لە نێرگیلە من حەزمێ بەڕێز جەنابی لیوا دواتر جواب داتەوە بەڵام ڕەنگە ئەگەر لە ناو مادەکەش نەبێ بەڵام سەرەتایەک بێ ئەگەر شیرازەی خێزان دایکان و باوکان لە گەنجەکانیان نەپرسنەوە هەڵسوکەوتی گەنجەکانیان بە تایبەتی چکە هەمووی ئەرچی پەروەردە و خوێندی باڵانیە من دەمێ هەر لەسەر هۆکارەکان هۆکارێکی تری
کرانەوەی ئەو سنوور و گەشتیاریەیە بەڕاستی وەکو بەشێک لە گەشتیاری لە شوێنێک لە شوێنەکان گەنجان کە دەستنا هەندێک وڵات ڕەنگە تووشی ئەو لە هەندێک شوێن ئەو بابەتە بەکاردێ و بابەتی ئەخیری کە من خستمە ئەخیری بەڕاستی ئەوێش دەور دەبێنێ لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی ئەمە جۆرێکە لە تێکدانی ئاسایشی نەتەوی اینجا مەبەست تێدا سیخ و ڕێکردنە تیرۆری سپیە وەکو جەنابی لێوە باسی کرد یعنی ئەوانە هەمووی هۆکارن بەڵام ئایا پرسیارێکی ترت کرد ئێمە زیاتر بەکاربەری یان بەکارهێنەرمان زۆرترە یانش بە تەسەوری ئێمەوەندە ئێمە کۆبنەوەکانمان کردووە لەگەڵ بە تایبەتی دام دەستگا ئەمنیەکان و دەستگای ئاسایش ئەوان باز لەوە دەکەن کە هەرێمی کوردستان وەکو ترانزیتش بەکاردێت بەڕاستی یعنی ئەوە نییە بەس بابەتەکە لێرە بەکارهێنەران هەبێت سەبارەت بە بەرەنگاربوونەوەی من دەمێ بۆ هاوڵاتیانیش ئەمە ڕوون بێت بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان تەنها ئەرچی دەرمان نووسین و عیلاج و سنتەرەکە نییە ئەمە ئەرکێکە ئەم یاسایە زۆر تەفسیلە ئەگەر باسی بکەین خۆت گوتنی ڕەنگە بە چەند بەرنامەیەکی تەواونەبی لەگەر یەک بڕگەی باز بکەین کارێکی تەزامونیە بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکان بە شێوەیەکی سەرەکی حکوومەتە وەزارەتە پەیوەنددارەکان بەڵام غیری حکوومەت چی تێدایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مامۆستایانی ئاینی پیاوانی ناو کۆمەلگا ئەمانە هەمووی بێکەوە تەزامونی دەکەن بەڵام ینی خەڵکێکی ئەوەن کو زارۆکێتوە توش بووینە یانیش ئەوێن ئەو بخۆ توش بوونە ممکنە و کە بینەریامە بکەن تووەکی نوژدارێک تو دشەی مزگینیەکێ بدەیەوان کەسێن و ئاڵوودە بووی یانژی سەرەتا دەست پێکردنەیە ئەف کەسێن هەنێ دشێن دیسا بەگەرنەوە ناف کۆمەڵگەهی و دەست بژیانەکە ئاسایی بکەن لە ڕوویە تەندروستیەوە هیچ باندورێک لەسەر گیانێوان جەسەدێوان مێژیێوان سەبارڕۆژێکە دیردا دمینێتیاننا ئەو پرسیارێ بەڕێزت زۆر بە ئاراستەکی باش پرسیارت کرد کە ئەمە پەیامێکی گەوری تێدایە بەڕاستی دایکان و باوکان و خێزانەکان تەنانەت ئەوانی ناو پیاوانی ناو کۆمەلگای کە هەست دەکەن کەسانێک توش بۆ نابێت دەستبەرداری بین نابێت جارێکتر ئەو دایک واکسکە حالەتی وامان بینیوە کە دەست بەجێ خۆیان دێن خەبەری لێت دەن یان زۆر مەحاڵە دەکات لە نەخۆشخانەی دەرونی داخلی بکات و دەستی لێ بشواتەوە جارێکتر ئومێدی نەمینێ نەخێر ڕاستە قورسە بارگرانیە لەسەر حکوومەت لەسەر دەستگاکانی چاکسازی لەسەر تەندروستی پێداویستی بەڵام ئەمە بێ ئومێدی نییە بێ هیوایی نییە کۆتایی ژیان نییە بە پێچەوانەوە دەبێت خۆی هەم خێزانەکە هەم ئەو کەسە قەنەعەت پێی بهێنرێت کە ئەمە دەرگای چارەسەرکردن و گەڕانەوەی هەیە لە هەر قۆناغێکی زووتر باشترە بە دڵنیاییەوە بۆیە ئەمە دڵنیات دەکەم بە دروستبوونی سنتەری چارەسەری و سەنتەری ڕاهێنانەوە ئەمە بەشێکی زۆری تاکەکانی کۆمەلگا کە توش بوونە نەک تەنها دەگەڕێنەوە بەڵکو دەبێتە پەیامێکوانێک کە لە سەرەتای بەکارهێنان یان بەکاریان هێناوە بۆی کە ئەوانیش قای بکەن کە دەبینن ئەم چارەسەریانە لەم شوێنە لەو نەخۆشخانەیە چەند قورسە و چەند دەمێنێتەوە باشە ئەوە زۆر زۆر مهم بۆ بڕاستی یاخفتنێتە بەڕێز وەزیرە تەندروستی دکتۆر سامان بۆ پەیاما داویە دخوازم بچمە لای خانما هێژە کوێستان خانما هێژە پەیاماتە وەکە وەزیرا کار و کاروبارên کۆمەڵاتیش بوو دایک و بابان بە تایبەتی چییە؟ حتا کو چاوە بە چڕێکێکێ هەشیاری زارۆکێت خوبن چاوە هەڵسو کەوتێ دیگەلوان بکەن ئەڤێن کون ها دەست پێکریە مادەین هوشبەر بکارتینن دایک و باب چاوە دێ بزانە بن زارۆکێن وان توش بووە پەیاماتە ji بوو دایک و بابان و چاوانیە تەعاملکردنە دیگە زارۆکێن وان وەکە وەزیرا کاروبارên کۆمەڵاتی ئەخیری وەربگرم کەرم کە بەڵێ پێش هەموو شتێک ئەبێ هەمومان بزانین کە ئەم مەترسیە لەبەر دەرگای هەمومانە و مناڵەکانمان معڕەزن بۆ ئەوەی توش ببن بۆیە یەکەم ئەبێت چاودێری مناڵەکانمان بکەین بۆ ئەوەی کە توش نەبن کە هەر مناڵێک هەستمان کرد هەڵسوکەوتی گۆڕانکاری بەسەرا هاتووە کەمتر قساکە زوو تووڕە ئەبێ جیاوازی هەیە لە بینی کەسێتی پێشتر و ئێستای ئەبێ لێ بکۆڵینەوە ئایا کێشەیەکی بەێ خانما هێژە کوێستان محەممەد دەنگێتە قەپات بۆ مخابن ینی ئاخفتنێتەیەن ئاخیرە گەلە گەلێک مهم بوون چاوانیا هەشیارکردنە دایک بابا لێ دەنگێتە قەپات بۆ ئەگەر دیسە باغوی بزان دەنگێتە تێتن
ناوەڵە دەنگێتە نایێت لێبورینا خود خازم کوێستان خان دەنگت نایە زۆر سپاس دەکەم بووە زیرا کاروبارێن کۆمەڵاتی خانمە کوێستان محەممەد ژێ سلێمانیە بوو دەمە هەوە گەلە سپاس بۆ هەموو ئاخفتنێن هەوە لیوای کەیوان ئاخفتناتەیە کوتایی چییە لەسەر vê مەسەلەیە کوردستان چاوە دشێتن کوردستانێکە پاقش بیتن وەکی ساڵی 1990 گوڕی ئامار و داتاین کو یوێنێ بەڵافکری ئەم وڵاتێک بوون و پاقش بووین ژمادەین هۆشبەر لێنها دهێلا زەریە هۆشیارکردنێدانە ji بوو پاقشترکردنا کوردستانی ji birobûna vê meseleyê peyama hewe çi ye dawiye bi Kurtî ئێمە وەکو بەڕێوبەرایەتی نیشتنی مادە هۆشبەرەکان هەوڵی ئێمە ئەوەیە ناوی بەڕێوبەرایەتەکە ئێمەش بەو شێوەیە نێشتنی مادە هۆشبەرەکان و بەدوەدا چوونیان ئێمەش تەمە ناکەین مادە هۆشبەرەکان هەرمی کوردستانە بنبڕ بکرێ هەوڵی جدی ئەدەین بەس من بۆ زیاتر جنابی دکتۆر لەسەر کافتریاکان بەڵێ ئێمە ساڵی پێش کەرنتینە هەرچی کافتریا لە محافظەی هەولێر هەیە لە پارێزگای هەولێر ئێمە وەکو تیم هەمومان تەحەڕیک و هەمووتمان تەفتیش کرد لە هیچ کافتریاکە لە ناو پایتەختی کوردستان یەک مادەی هۆشبەر هەتا ئەم دەقەیمە بەدەستمان نەکەوتووە و یەک تاوانباریش لە ناوی کافتریاکان دەستگیر نەکرد دەستان خۆش بێ ئەوە ئاماژەیەکی زۆر خۆش بە گەلک سپاس بۆ وەزیرەتان دروستیە دکتور سامان بەرزەنجی بوو دەماوە گەلک ساون گەلک سپاس هەروەها گەلک سپاس بۆ لیوا کەیوان تەوفیق ڕێبەبەریە بەر ڕوبڕووبوون یانجی بەرهەنگاربوونە مادەین هۆشبەر لە هەرێما کوردستانی سپاس بۆ میێوانە من خانما کوێستان محەممەدی وەزیرە کاروبارێن کۆمەڵاتی هێژان حتا بێچەخێ دیگەل هەوا بووین بەرنامەیەکی تایبەت بوو هەرچەندە تێر و تەسەل تەواهیا پرسیارێن هەوا و مەژی تێدا نەبوون لێ دەمێ من ئەو خاز بوو هێویدارم کوهین زێدە هەشیاری زارۆکێن خۆ کەسێن سنێلە لە ماڵە خوبن دگوهرتنە هەر سلوکێکێواندا تەسەڕوفەکەواندا دووبداچوونێ بکەن بنەرمی تەعاملێ بکەن دیگەلوان کوردستانە مەبلە هەر پاقش بیتن ji بوو ku derfetê nedeyne dijmin birêya madeyên hûşber ku bi cînûsayd û asmîlekirin û derbederkirin û enfalkirinê nekarîne me birêya madeyên hûşber evî madeyê ku jê re dibêjin dijminê spî Kurdistana me dagîr bikin ciwanên me bêberhem û bêsibaroş bikin bila Kurdistan her avedam bît hûn jî her hebin bû pêştir